فیلمێک کە پیشانی دەین ژانەری ترسناک دیوێکی دیکەشی هەیە. ئافرەتێک و 2 منداڵەکەی لەناو کۆشکێکی دوورەدەست و کۆندا دەژین. دواتر هەندێک شتی سەیریان بۆ ئاشکرا دەبێت، بەڵام ڕاستیەکان زۆر لەوە ئاڵۆزترن کە بیری لێ دەکەنەوە. The Others فیلمێکی کلاسیکیە و تەنها ترسناک نییە، بەڵکو توێژ لەسەر تەنهایی و باوەڕ و ڕاستی و خەیاڵ دەکات. دەرهێنەر زۆر بە وردی لە ڕێگەی ڕووناکی و دەنگ و گفتوگۆی کارکتەرەکان و کۆشکێکەوە ترس لە دڵی بینەردا دروست دەکات. کۆتایەکی واش و کێنەرت پێدەبەخشێت کە هەرگیز لەبیری نەکەیت و وەچە خولەکێک کە زوویەک بە گیانتدا بێت. پێویستە بڵین هەر کەسێک بینەری بوو بێت نەیتوانیوە پێشبینی کۆتاییەکەی بکات. ئەی تۆ توانیت